وانەمە ئیرۆ دێ لەسەر دەما بێ دەما بێ بابەتی ئەمڕۆیوانی کوردی لە قوتابخانەی ڤالدشولە مامۆستا سەمیر خدر لە ڕێگەی چەندین نمونەوە کردداری ڕانەبردوو بۆ قوتابیەکانی ڕوون دەکاتەوە هەمویان ورد گوێیان بۆ گرتووە. ئەزێ بچم وێرە دوو دێ بچیان ئەس دێ بچم وەرکو دسۆڕانی دە مامۆستا سەمیر خدر خەڵکی شاری دوهۆکە دوای 4 ساڵوانە وتنەوە لەو شارە ساڵی 2011 ڕوو دەکاتە ئەڵمانیا و دوای فێربوونی زمانی ئەڵمانی لە ساڵ 2015ەوە دەستی بە وتنەوەی وانەی زمانی کوردی لە 5 قوتابخانی شاری بۆ خۆمهێرنە کردووە ژماری قوتابیەکانی دەگاتە 150 کەس. خوێندەکارên بەشدار ji polayekî heta pola dihêt karin beşdarî dersa zimanê xwe dayîkê bin û pola yek û du nimrê wan nayên dan bilku tenê beşdariya wan tê nivîsîn li ser karta wan ku beşdarî zimanê xwe dayîkê bûye lê pola 3 ta pola 10 nimra wan wek her nimreyeke dî dikeve ser bawernama wana xwendingehê û li pola 9 û 10 bawernama wan dîsa nimreya wan dikeve ser باوەڕنامە wan û ji bo têkraya ya nimrayan jî tê hesabkirin. قوتابیەکانی ئەم پۆلە تەمەنیان جیاوازە لە نێوان 12 بۆ 16 ساڵدان بەڵام ئاستی زمان و خوێندنەوە و نووسینیان لە یەک نزیکن هەمویان دەتوانن بە کوردی بنووسن و بخوێنن. ئیمان کاریش کەرەماخۆ یا دوان چێکی باهۆز تێ لە پرتوخانێ بخەبتە ئیمان تەمەنی 16 ساڵە و لە ئەڵمانیا لەدایک بووە لەبەر ئەوەی لەو قوتابخانەی دەوامی لێ دەکات زمانی کوردی لێ ناخوێندرێت 4 ساڵە دێتە قوتابخانەی ڤالدشولە بەشداری لە وانەی زمانی کوردی دەکات و دەیەوێت لێرە باشتر فێری زمانی دایکی بێت و بە پاراوی قسەی پێ بکات. کوردیامە گەلە ئەنی بێژن عەرەبی بی بچێکێ و مەڤیا ئەس فێر بکەم کوردیە يدرست وكيا كاس بتشما دولة كردستان ان هندك باجرا اس بجستنا جهم لما بمخاشت راستي بجهم داشم قال بخبم ان نويسيني جي بزانم و خواندني بزانم. لە ساڵی 2012ەوە پەرلەمانی هەرمی نۆتڕاین ڤێستفالن لە یاسای خوێندندا زمانی دایک بە فەرمی کردووە و تێیدا هاتووە پشتگیریکردن لە خوێندنی زمانی دایک لە قوتابخانەکان دەبێتە هۆی بەهێزکردنی فێربوونی زمانی ئەڵمانی. بەروان سەهل dikin ku bên واتدوینی وێری gelek zarok tiştava mijîlin ji portê ve ew medresê twanan ji zehmetin bes em herdem piştavanê twanan em lazim zimanê xwe daykê نیشا زاروکی خواب بدن و ام هیوید کن هر رواندا ما کرد همول بداره پشتوان زاروکی خوابن کدا انشالله روزه که بیتن گیری ولاتی خوابن. مشكلة كجامن دشو مدرسة ألماني درس دبرن ودور بو ودرسي كردي المدرسة كدي دبرن وقتی ندمه ام تخوازن یعنی الگلک مدرسه درسی کردی هنه بس المدرسه وی نبو ام تخوازن درسا کردی المدرسه وی جی چه ببی وکا درسی عربی وکا درسی ترکی درسا کردی جی المدرسه وی جی هبی جبو کیفامتی ام زمانی خوش بیرانه کن زاروکی ما هر درسی کردی ببن. لە ئەڵمانیا بۆ یەکەمین جار ساڵی 1993 لە شاری برێمن یەکەم وانی کوردی پێشکەشکرا ئێستا لە کۆی 16 هەرێمی ئەم وڵاتە لە 5 هەرێم زمانی کوردی هاوشێوەی زمانەکانی دیکە بە فەرمی لە بەشێک لە قوتابخانەکاندا دەوترێتەوە. بەپێی ئامارە نافەرمیەکان لەم هەرێمە هەرێمی نۆتڕاین ڤێستفالن لە کۆی 180,000 خوێندکاری کورد تەنها 1200یان چونەتە بەر خوێندنی کوردی. ئارزومەندانە بوونی خوێندنەکە و نەبوونی مامۆستای پێویست لە قوتابخانەکان وای کردووە کە هەموو کوردێک نەتوانێ زمانی یەکەم و دایکی خۆی فێر بێ کە بۆ ئەڵمانیا کلیلی فێربوونی زمانی دووهەمە واتە ئەڵمانی. بۆ ئەوەی لە هەر قوتابخانێک دەست بە خوێندنی زمانی کوردی بکرێت پێویستە دایک یان باوکی منداڵەکان داوایەک پێشکەش بە بەڕێوەبەرایەتی پەروەردە بکەن و بۆ دەست پێکردنی لە هەر قوتابخانێک نابێت ژمارەی داواکاری لە 15 کەمتر بێت. ئاڵاشاڵی ڕووجاو ئەڵمانیا.